نرخی لیترێک بنزین گەیشتۆتە 750 دینار و تا ئێستا حکومەت جگە لە پاساوی بەرزبوونەوەی نرخی دۆلار و نەوت هیچ هەڵوێستێکی ڕوونی دیکەی لەسەر گرانبوونی بنزین نەبووە. سەرۆکی لیژنەی پیشەسازی و وزە لە ئەنجومەنی پارێزگای سلێمانی دەڵێت ئەگەر حکومەت پاڵپشتی پاڵاوگە ناخۆیەکان نەکات و باج و ڕسومات لەسەر بنزین کەم نەکاتەوە مەحاڵە نرخی بنزین دابەزێت. سەبارەت بە نرخی بنزین لە نێوان حکومەتی هەرێمی کوردستان و حکومەتی عێراقیە. حکومەتی عێراقی ساڵانە بڕەپارەیەک لە بودجە تەخسیسەکە بۆ پشتیوانیکردنی کەرتی سوتەمەنیی بۆ نەوتی سپی بۆ گازوایل و هەروەها بنزین و زۆربەی وێزگەکانیش لە خوار وێزگەی حکومین واتە وێزگەکانی سوتەمەنی وەکو وێزگانە وێزگەی حکومین و حکومەت خۆی سەرپەرشتی کاری دابەشکردنی سوتەمەنیەکە وەکو فەرمانبەرۆوانەی لە وێزگەکاندانا. بەڵام لە هەرێمی کوردستان پێچەوانەیە حکومەتی هەرێمی کوردستان 1 دینار بۆ پشتیوانیکردنی کەرتی سوتەمەنی تەرخان ناکە. وێزگەکانیش هەمویان وێزگەی ئەهلین کراون بە وێزگەی ئەهلی و ئەمانە قازانجیان پێویستەوە بگرە. حکومەتی هەرێمی کوردستان نەک کار ئاسانی بۆ سوتەمەنی ناکە و پشتیوانی ناکە بەڵکو ڕێگریش دروستەکە. هەفتەی ڕابردوو پارێزگاری سلێمانی و بەڕێوەبەری دابەشکردنی سوتەمەنی سلێمانی گەرمیان هەڵەبجا بانگێشتی کۆبنەوەیەکی داخراوی ئەنجومەنی پارێزگای سلێمانی کراون کە تایبەت بووە بە گرانبوونی نرخی بنزین. لە کۆبنەوەکەدا دەمەقاڵە لە نێوان پارێزگاری سلێمانی و لیژنەی سوتەمەنی دروست بووە. پارێزگاری سلێمانی ڕایگەیاندووە گرانبوونی بنزین لە دەسەڵاتی ئەواندا نییە، هیچ کەسولایەنێکی دیکەش خۆی ناکات بە خاوەنی بابەتەکە. ئێمە جەنابی پارێزگارمان بان کردە ناو ئەنجومەنە و لیژنەی وزە ئێمە ژۆکو ئەندامان دانیشتە بووین. مەعلەسە بیدایەتی کۆبوونەوەکە بە زۆر بە حەماس و بە شەڕ و بەقینەوە دەستی پێکرد. ئەو بوو بە شەڕێک لە بینی خۆیانە لە بینی سەرۆکی لیژنەی وزە و پارێزگارە. بەڵام لە دواییە ئەو لە هەموو شتێ خۆی بێبەری کرد وتی ئەوە لە دەستی منانیە گرانبوونی بنزین. بەڵام ئێمە زۆر شتمان خستە بەردەسی کە ئەتوانێت لە جیاتی بدرێ بە 3 کۆمپانیا بنزین بێنێ، ئەتوانێت بدرێ بە 5 و 10 و 15 چەند کۆمپانیا هەیە لە ناو سنوورەکە بدرێبەوە. بەوە پێشبڕکەیەک دروستە بێ لە بینی کۆمپانیاکانە. ئەوسا کارێک کاتە سەر ئەوەی کە پێشبڕکێکە کار بکاتە سەر ئەوەی کە نرخەکە دابەزێ. بەڵام هەتا ئێستا ئەو شتە نەکراوە، ئەو هەر ئەڵێ لە ژێر دەسەڵاتی منانیە. ئێستا 2 کۆمپانیای حیزبی کێکێکیان لە هەولێرە و ئەوەی دیکەیان لە سلێمانی بە نرخی 450 دینار بنزین بۆ حکومەتی عێراق دەپاڵێون و عێراق نەوتەکەیان بۆ دابین دەکات. بەڵام حکومەتی هەرێم ئامادە نییە نەوت بدات بەو پاڵاوگانە و بەو نرخە بنزینی حکومی بخاتە بازاڕەوە. تەنها بنزینی بازرگانی نەبێت کە بە نرخی 750 دینار بۆ هەر لترێک دەخرێتە بازاڕەوە. سلێمانی ڕۆژانە پێویستی بە زیاتر لە 1 ملیۆن لتر بنزین هەیە و ئەگەر نیوەی ئەو ڕێژەیە حکومەت پشتگیری بکات قەیرانی گرانی بنزین کەمتر بە هاوڵاتیانەوە دیار دەبێت. ڕامیار عوسمان، کەناڵی پەیام، سلێمانی.